یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای بەستنی کۆنگرەی چوارەمەوە بە استراتیجێکی نوێەوە دەیەوێ سەرجەم ئۆرگانەکانی خۆی نوێ بکاتەوە. فەریدە سەسەرد سکرتێری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی دەڵێت پەیکەری یەکێتی گۆڕانکاری بنچینەی بەسەردا هاتووە. ئێستا یەکێتی بەڕێوەبردنەکەی نزیکە لە پەرلەمانیەوە بۆیە سەرجەم لێپرسراوەکانی لە ڕێگەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکەیەوە هەڵدەبژێردرێت بۆیە چاودێریکردن و لێپرسینەوە و تەنانەت گۆڕین و لێسەندنەوەی متمانەش لە توانایدایە. گۆڕانی بنچینەی بەسەر هاتووە. ئێستا ئێمە ئەو پەیکەری کە دامان هێناوە نزیکە لە سیستمی پەرلەمانی، ناڵم پەرلەمانیە بەڵام نزیکە لەوە. ئەم سیستمە دەرفەتێکی وا پێک دێنێت کە دەستگایەک هەبێت ڕۆڵی چاودێر بجێڕێت بەسەر دەستگا تەنفیزیەکان و ئێمە یەکێک لە چەشە سەرێکیەکانی ئێمە جاران ئەوە بوو کە دەستگا تەنفیزیەکانی ئێمە هیچ چاودێریان بەسەرا نەبوو. مەکتەبێکمان هەموو مەکتەبی چاودێری بەداخەوە هەموو ڕخنەمان لێ هەبوو کە نەیتوانی و ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات. بەڵام ئێستا دامەزراوەیەکمان هەیە کە دامەزراوە سەرەکیەکەیە لێپسراوەکان لەوێ هەڵبژێردرێن و تەنانەت دەسەڵاتی ئەوەشی هەیە کە بیگۆڕێت یاخود میوانداری بکات بۆ پرسیارکردن و تەنانەت دەسەڵاتی ئەوەشی هەیە کە بیگۆڕێت. بەستنی کۆنگرە و هێنانە پێشەوەی کادرە گەنجەکان بۆ سەرکردایەتی بۆ هەموو حیزبێک دەبێتە بنەمای بەهێزبوونی و حیزبە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە کۆنگرەی چوارەمدا بەرگێکی نوێی کردەوە بەبەرخۆیدا هێزێکی نوێی کادرەکانی هێنایە پێشەوە بۆ ئێستران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی ڕایدەگەێنێت گڕوتینێکی نوێ هەیە لە ناو سەرجەم ئۆرگانەکانی یەکێتیدا و یەکێتی خاوەن توراسی سەرۆک مامجلالە و بڕیاریشمان داوە هەمووان بە هەمان سیاسەت کار بکەین و بە گڕوتینێکی نوێوە یەکێتی خزمەتی کۆمەڵانی خەڵک دەکات. هەر حزبێک لەسەر توراس و کەلتورێکی مەزن کە کەلتوری جەنابی مامجلال و خەباتی چواردەیە زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو حزبە ئەتوانێت نوێبوونەوە بکە وەک لەوەی حزبێک کە لە ناکاو بێتە کایە و دروست بێ. بۆیە لەسەر ئەو کەلتورەیە یەکێتی نیشتیمانی کوردستان و کادرەکانی وەتێک و شارەکانی و ئەو سەرکردایەتی گەنجەی کە ئێستاکە هەم هاوسەرۆکەکان و هەم ئەو هەواڵانەی تریش کە ئەرکەکانی سەرشانی خۆیان جێبەجێ ئەکەن دەتوانن ئەو پاڵپشت بەو پشتیوانیا کە سەرکردایەتی یەکێتی بە خۆی هەیەی و پاڵپشت بەو پشتیوانەی کە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کوردستان کە دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان کە چاک بێ و ڕێک بێ و باش بێ لە قازانجی خەڵکی کوردستانە بێ پاڵپشت بەوانە ئەتوان ئەو گۆڕانکاریانەوە ئەو نێبوونەوەی کە مەطلبی یەکێتیەکانە جێبەجێ بکەن و پێم وایە ئەو هەنگاوانەی تا ئێستاکان راون دڵخۆشکردن و ئەو کانی تریشی کەماون دڵنیام ئەبێتە موژدە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. یەکێتی لێرە بەدواوە بە استراتیجێکی نوێوە لە خزمەتکردن و هەنگاونان بۆ خۆنوێکردنەوەی بەردەوامە بێت کە ئەویش دروشمی سەرەکی کۆنگرەی چوارەم بوو. خەونی مام لەبیر ناکەین تا سەرکەوتن ناسرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای بەستنی کۆنگرەی چوارەمەوە کۆمەڵێک هەنگاوی خۆنوێکردنەوەی لە ناوخۆی حیزبەکەی خۆی ناوە. ئەوەی ئێستاش چاوەڕوانەکرێ یەکێتیەکەی سەرۆک مامجلال بە کۆمەڵ استراتیجی نوێی کارکردنەوە چ بە ناوخۆی حیزبەکە و چ بۆ دەرەوەی حیزب و چ بۆ وڵاتانی چواردەوریش بە کۆمەڵ استراتیجی نوێی کارکردنەوە بێتەوە گۆڕەپانەکە و ئەوەی کە کادرانیشی چاوەڕێیانەکرد حیزبەکەی سەرۆک مامجلال و یەکێتی نیشتیمانی کوردستان بەو شێوەیە لە خزمەتی خەڵکا بێت. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، سلێمانی.